دوای ئەمریکا لە پەرلەمانەکانی هۆڵندا و بەریتانیاش پاراستنی کورد دەبێتە ڕۆژەف. ئەگەرچی هێشتا هیچ یاسایەک بۆ کورد دەرنەچووە، بەڵام گفتوگۆکردنی پەرلەمانی وڵاتان لەسەر دۆزی کورد دیمەشقی تووشی دڵەڕاوکێ کردووە. بەو شێوەیەی پلانی بۆ دانرا بوو کە بە ماوەیەکی کورد دۆسیەی کورد قوت بدرێت، وەک ئەوەی بەرامبەر عەلەوی و دروزەکان کرا بەو شێوەیە دەرنەچوو. دوای کۆنگرێسی ئەمریکی کە پرۆژە یاسای پاراستنی کورد ئێستا لەسەر ڕێچکەی خۆیەتی، لە هەریەک لە پەرلەمانەکانی هۆڵندا و بەریتانیاش پرسی کورد ڕۆژەڤە. ئەمڕۆ زیاتر لە 70 پەرلەمانتار و لۆردی پارتی کرێکاران و پارێزگارانی بەریتانیا نامەیەکیان بۆ وەزیری دەرەوەی وڵاتەکەیان ناردووە و ڕایانگەیاند گەلی کورد لە ڕۆژئاوا پێویستی بە پاراستنە و دەبێت حکوومەت دەست بەجێ هەنگاو بنێت. لە نامەکەدا دووپاتیان کردوتەوە کە وڵاتەکەیان قەرزاری ژن و پیاوانی کووردە کە ساڵانێکە دژی تیرۆری داعش بەرخۆدان دەکەن و هەنگاونان لەم قۆناغە سەختەدا کامترین وەڵامە بۆ جێڕانەوەی ئەم قەرزە. لە هۆڵنداش 7 ڕێکخراوی کوردی داوایەکیان ئاراستەی پەرلەمانی ئەو وڵاتە کردووە، داوا دەکەن بەپێی یاسا کار بۆ پاراستنی کورد بکەن. تاوەکو ئێستا بەدەیان پەرلەمانتار واژویان بۆ پشتیوانی داواکاریەکە کردووە. چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوو بە فەرمی لە پەرلەمانی هۆڵندا کۆبوونەوە لەبارەی ڕەوشی سووریا ئەنجام بدەن، هەروەها تاوتوێی هەڕەشەکانی سەر کورد لەم وڵاتەدا بکەن.